خۆی دەکا ئەوە کەنجی دینە پەرلەمانی کوردستان، ئەوە کەنجی ئەخلاقی کوردایەتیە، ئەوە کەنجی لەو وەزعی دەوەشێتەوە سەرۆکی هەرێمەتوو نەچێت. کوڕی مەلا مستەفاینی ناڕێ من کوڕی مەلا مستەفایمە، ناڕێ من ئەخلاقی دەپارێزم، دینی دەپارێزم، ئەتوو قبولتە لە ماڕێ بەم ڕوومۆچی تەماشای ژنت بکەن، پۆلیس بێن، قۆڵبەستت بکەن، بدبن، چ سەرۆک بی، چ کابیر بی، چ کێبی، هیچی ئیزنیە لە قانون، دەبی هەمووی ببردرێتە مەحکەمەی، لۆ هەر ناموسی ملەتی کورد دەبەی، نەرویج و ئەمریکا و فلان و جوولەکە لێت ڕازی بی. کەنجی ئەوە دینە. ئەمە دەبی لە سەوەی غەمی بخۆین بەڕێزان خۆشەویستان. پێشی هەموو کەس ئەندامانی پارتی گونەهبارن، پێشی هەموو کەس ئەندام و کابیرانی یەکێتی گونەهبارن، چونکە ئەنگۆنە و حیزبانەتان واگرتیە، ئەوها پشتان گرتیە، جاسوسیان لۆ دەکەن، کابیریان لۆ دەکەن، لۆیان دەچنە پێش دەست لەسەر سینگ دادەنێن، وەرەقەیان لۆ بڵاو دەکەنەوە، زەلامیان لۆ دەکوژن، خەڵکیان لۆ بەگرتن دەدەن، هەرچی برێن پێسان بە شەو بەڕۆژ دەست لەسەر سینگینە، بەرامبەر مەلای مزگەوتی دینی ملەتی پارەی خواردنی دزی هەمووی. ئەویش دێتنە قرارەت لۆ دەردەکات، دەرێ دەبی ژن لۆی هەیە، ئەگەر پیاو بەم ڕوومۆچی تەمەشاکرد خوا دەفەرمی ژن ئەگەر سەرپێسی کرد پیاو هەیە لۆی لێی بدە. بەس لێدانێکی شەرعیانە شروعی لۆدانایە. ئاەتی قورئانی ڕەت کردەوە پەرلەمان، دەبی ئەمە ئەوەی بکەین. پەرلەمان ئەوەی ڕەت کردیتەوە بەڕێزان سبەینە بە تەفسیلی باسی دەکەین بە پشتیوانی خوای رب العالمین، دەرێ منداڵ نابی لێی بدرێ لەسەر هیچ بیانوێک. ئەگەر چیش هاتەوە مارێ مۆبایلی بەدەستوە بوو ئەوە بیان و نییە لێی بدەیێت. چیژە تەشجیع دەبی لەو دنیای خراپەی ئەوڕۆ مۆبایلی بەدەستوەبی لە پێش بابی ئەگە برێ چۆنی کا باشی ئەحواڵێت، قسەی عاشقایەتی بکە، شەیتان فێری لێ بکە، بابەکە دەبی دەیوسانە دەستی ئەوها لێ بکە، پەنا بە خوای رب العالمین. ئاشاکی ئێوەی بەڕێز و ماری خوای رب العالمین لە دیاری دانیشی یان خۆی ئینتیحار کا بکوژی. ئەگەر ئەدنا غیرەتی مابیتن برێ قیامەت شم دەچی تازە چ بکەمەتی دەگیرم، یان دەبی پڕی داتە کچەکەی و کچەکەش مۆبایلی بکە ڕقەمیان دایتێ لۆیان نووسێ دەستگای فلانی وەرە وڵا بابم وا خۆم لێ تووڕە دەکا، دەڵێ نابی عاشقایەتی بکەیت. 6 مانگ بابەکە سزنە، ئەگەر کچەکە ڕازی نەبی بەربی بەرێ 3 ساڵی دیش لە سزنێ بیڕزێنەوە، 5 ملیۆن دینار غەرامەی. ئەوە یعنی کوردایەت یەکەمان بوو، ئەوە دینە لە ناومان مایە، ئەوە وەزیعەتە. وەڵڵا کار لە کار ترازایە، بەڵام کەس لە گەرد نایەتە مەیدانێ. ملت غیرەتی نییە. ئەمن یەکم لەوان ئەگە ملت غیرەتی هەبی بەر لە سیارەی مەسعود بارزانی دەگرم، وەڵڵی بابم کوژی پیاو نینە حینایەکانی ئەگەر نەمکوژن، هیچ غیرەتیان نییە. دەچم بە لە پێش سیارەکان با زەماوەرم لەگەردادی دەرەم وەرەوە چ دەکەی کاکەتو. کوردایەتی معنای ئەوها بوو، لەو شاخ و بێ و ئەوانە 100 نەفەری مت بە کوشتندا، لە گوندی سووسە 100 نەفەرمان کوژرایە، لۆ هەندێک بە کوشتندا بێ تەوقیعیەوەم لێ بکەی ناموس و ژن و عائیلە و ئەوانەشم برفێنی لە مارێ. ئەگەر ئەتوو ڕازینی دەڵێی ناتانم ڕێبەمە بدە، وەرە پشتگیری لەمە بکە و بە پێشمان کەوە دەچینە سەر پەرلەمانی سەرۆکی هەرێمیەت یەکەی پەرلەمانی بگرە برێم نەکەی پەرلەمان قبول نییەوە، خەتی سۆرە. تو دێلم ناموسی ملەتم بچی، تو دێلم لە مارێ چیش نابی لێی بدرێ، کوڕ نابی لێی بدرێ. ئەدی پێغەمبەر نافەرمی عەلەیهی السەلاة وەسەلام دەڵێ ئەگەر بێو منداڵ لە 10 ساڵی نوێژی نەکرد لێی بدە باب. کەواتە تو حەدیثی پێغەمبەری ڕەش کردەوە لەسەر نوێژێ باب لە منداڵی بدا، ئەگەر لەسەر ناموسی لێی بدا لێی قبول ناکەن دەیگرن. ئەدی ئەگەر لەسەر نوێژێ دوایە دێتە سەر خەتەنەکردن، هیچ ئیش و کار نەمایە، سنەتی ئافرەتی. دەجارە خۆ هەموو کادیرەکانی بۆی حیزبەکان نیوەی پترێ داپیرەکانی هەر هەموو لایەکی سنەت کراینە، معنەیەتی جون بەدا پیرت دەدەی، جون بەداکت دەدەی، قسەی بەوان دەڵێ، ئەوان نەزان بووینە، بابت لە قەدری دەربینە گۆرەکەی بسکێنە، ئەدی لۆ ئەو ئیزنی داکەوە داکت خەتەنە بکرێت. خەتەنە لە شەرعی ئیسلام کە باسە هیچ ئیش و کار نەما، کەرکووک ڕزگار بوو، خانەقینمان هیناوە، پارەمان هەموو هیناوە، ملت حەساوە، هەموو شتمان بە هەموو شتمان کرد، لەگەر ئەوەیدا فەرموو گەیشتی ناو نەتیجەیە ئەوەندەمایە باز لە خەتەنەی بکەین سونەتکردنی، بەس سونەتکردن کەم بوو یافرەتە، بەس بەوەی جوولەکە ڕازی بی چکە وەخت خۆی لە مؤتەمەری جوولەکەی لە پەکینیش قسە لەسەوەی کرا دەبی سونەتکردنی ئافرەتان هەرجورێ ئەمریوان جێبەجێ دەکەن
شريعتي خواي بلادن الناموسي أو هم خلقي لبرلماني باز دكن أخي باز السنة كردني خطانا كردني باسي ناموسي تو براي بريزن باسي جني تو دكن لبرلماني باسي عورتو زي شرمي عائلة كاني ما دكن لو قبول بكريوه دفرمو دلي أجر ملايك ما مستايك لقرارك ياتيس بينهم وتان لو دخينو أجر ملايك ما مستايك بابك داكك هركسك دكتور وبزيشيش بإشارة وآماشش بريختنا باشا لو آفرتان أو آفرتاق بيقلص بو بريولا أو مزاج وتبعاتي نتيك ده باسي ختنتكم لو هيفتي لو دزقايشتاتي بكا ما مستاي بمنديل وعبا وريشوا كليشيان دوشيته وتشنزار ملاشيان قرتيا امنيتم لوان سدنيوانم بيتيا بزل سر حق قوتني او جالقر اويدا فالشيش كان برون بدقرنو بدبان لبرتاوي ما مستلو قوتي تتختنا تشتشي باش إيه مذهبي شافعي دلي باش اديت الشافعي مذهبني ادي سروش ياريم نيقوم الشافعي مذهبم مذهبك كيتو دلي باشا لبر عندي مش دلي باشا اگر راز دكي لقى مذهبك قبول مكة او قتل برلماني بكري شافعية كلوان دلي واجبة كيش وجنيش ختنا بكري لك سنة دفرمو تمشاف كدلي اگر يكك باسي ويكر دجيري غرامكي 5 مليون دينار ودا زاني مانجي ولا سمع شخوان يعني حساب كرديا ما مستيقظ بسري ملال بارانا ونيا لو باري لهمو وزارتي كمتر باري او قافية بستو قصور سالم خين بيا حفظة قصور هزارم ددني ليم دخوانو دبرن هندك كابيري خوان لبنا وملاو فقيان يعني يتسكير رخراوي بسائلكي ويبو تشاوانم بيتيا مستمسد شملكنا او قندليك لقندلية كاني كردستان مليونة چي داداتوي بلام خو همو هر كابيري رخراوي نيا كاكا همو ملايا چشكو كابيري كوميتينيا هر اوان اون ديان هي لأوقات اويدي همو يان بساري خين بيا سارده 15 سال وظیفه کردی و خدمت دیتی 600,000 وردگری 500 وردگری اخ خوی بکوجی 700 وردگری بس لسه اون دی ما مستار رأی مذهبی شافعی گفت وجلی روا قال بسیار من لیف کاری ما مستخدنا حکمیتیا بریم هیچ بريلوك سانك برم كاك ليجر اللي بفير يعني ادبي او هاي رتكمو هر لدوم ها تدري باشا لو يه بقرت لهم بدا او دمك الدنيا بملتي بعقل ملتي سبيتا كان ينفين كلا برلماني لنجان لسر لنجي دانايو يعني لو يندري ماري او ملة قرب السريد اخوان اميد لين درزي اجلوانية لسروشي هريمي اگر تو قبول دنيا سروشي هريم دي تكنتو مشروعك فرمو بري برلمان تاركان امن بيان رازي نيمة زماورها او هرش انازي دا بلوتو زماور اتوي خوشتر دوي انجي امن رازي نيمة بري قبور نيمة ولا قري بازي ملا مصطفاينا وشيتو آية ام سؤال دكم لكاديرة بارتيا كام ريبازي ملا مصطفاي دريختنا حرامة باب زانين ونيا ريبازي ملا مصطفاي اگر اتو لسروي دروي دريتن دبي ملا اگر فتوايكي شرعي رون كردوا دبي بجيري اوان دي طبعا اتويان دبي بري ويا اگر اما انما عندي دبي ريبازي ملا مصطفاي اتو بري بري مكادير ما وهان مشرايا دريختنا نابي ونابي ملا او قسانة بكاتم او هنجي اگر وبي ريبازي ليان زي بجي كرديا اگر ونيا لونا ايهر دفاع للريبازة كدبتي بريبابا الريبازي ما قبولي او اشتيني ادي لونا اي بري كرداتي قبولي او اشتيني هيك لسروي محتل نبوه اذا بس اما مسلمان كان هالخريشي جديدين والله او السنة او فرضة او واجبة او اختلاف او فلان ده تبايك بقرين عموما لاشتحقوا ما فكان خومان داوابك هيك جنة ترسين لا تبدا ترسي كاكا برو داوابك ام بتني لوناتي بس بتني ده اسمه لبر سياري مسعود بارزاني وسروشي هرم راده وستم بس هنجي ناويكم ليدني هنقول أليو كان لزياتي اليوم بقريان بيدا كانت اوه ما مستاتيرو رزبو كان جي تقريرا شو عندهم لسردن وسن في انتي بخوي وكردبو ويستي سروشي هرم بتقيم توا يعني لبروي أسامة بن لادن او قينانا ما ايمن ظواهري امري لونارد بو قوتي برو خود بتقينا وبسيارة وبارتا بارتايتات او زخلك كشدر بزان ما مستات كيش التي انتي يعني ايمن ظواهري وفلان او درويد لو هرده بس
نخۆ بەخوای بەتەنێش بیدەت من ڕێی لێ دەگرت يعني بەس فەرموو با جەماوەر بچی ڕاناوەستی لۆت بە دیار دەکەوی هەنجی باور ناکەم یەکجار ئەو پیاوەش ئەو هابی بتانی من لە هەموو جەماوەری بنێ برێ ڕاناوەست لۆت ڕادەوەستی ئەتش پێی برێ کاکە ئەمە ڕازینینە چیدی ئەو کوفریانە لە پەرلەمانی بکرێت چیدی گەمە بە عەقیدە و دین و ئەخلاقمان بکرێت ئەو ئەتومان کردتە سەرۆک فەرموو ئەوە پەرلەمان هەیە ئەوە نەفت هەیە ئەوە فلان هەیە کەس دەنجی لەگەرتان نەکردیە کەس ئەنگۆی نەڕوخاندیە لەو وەزعیدا هێشتا واز لە دین و عەقیدە و ئەخلاقمان ناینن ئەوەندەش جورئەتەکە نییە بەداخەوە یعنی ئەگەر ناجێی خۆی دەگری بە تەواوەتی و بەڕاستی ئەمە پێویستە غەم لەو شتانە بخۆین نەک لە شتەکانی دی جاوڕۆ بابەست بی ئینشاءڵڵا سبەین ئەگەر تەمەن باقی بوو گەیشتینەوە خزمەتتان ئینشاءڵڵا وتارێکی پڕ بە پێست هەموو نقطەکانی پەرلەمانتان لۆ دەینمە ئێرە هەموم لەکنە بە ئیستینساخەوە بە خەتی خۆ بە کۆمپیوتەریان نووسێ لە سایتی پەرلەمانیم دەرهینایە هەمووی دەینم 5 لاپەڕەیە ئەلێرە پێتان پیشان دەدەم بزانە قسەکانی مەکووە و کونیە حکمە شەرعیەکانیش لەسەری ئینشاءڵڵا بەڵکو ئەو دەنگ و باسی مەلا و مامۆستایەکان بگاتە سەرۆکی هەرێم هەر هیچ نەبی غەمێکی لە خۆی بخوا